سڵاو من کوردم بە ناوی خۆم و ڕەشادی هاوڕێم بەشداری دەکەم لە شۆڕشی سپی کەوارێ قراوی سروشتی کوردستان پێی هەڵسەوە ئەویش هەڵمەتی بەکارهێنانی تورەکەی قماشە لە دژی عەلاگەی نایلۆن بەڵێ تورەکە دۆستی ژینگە و ژیانە زیانەکانی کیسەی نایلۆن و سوودەکانی تورەکەی قماش بەنووسین بۆ تا بڵاو دەکەمەوە باشە نامەوێت ڤیدیۆیەکە دوور و درێژ بێ با کەسم لێ ئادز نەبێت یا دەکوی باشی باشم ئەوە چی لە دەستێداوە ئەوە چی تێدایەوە تورەکەی قماشەوە نییە ئەوە چی تێدایە ئەوە نایلۆنە نایلۆن عەلاگەی نایلۆنە لەو دوی سفرە دەخوازم لەو دیوی لە چێ فڕەی دەدەی لە دەرێ دەرە نا شتی وە نەکەی ئەوە لە بۆ ژینگە گەلە خلافە ئەزانی لە چه فڕۆمادەم فڕەی مەدە و مەیکڕە تورەکەی قماش بکرا ئەگە فڕەی دێ ناو ژینگەش ژەهراوی ناکە ژینکەی دەزانی بەس نایلۆن ژەهراوی دەبی کاکە یادەجێ دەمنە باشە یانی ئەتوش بڵێ لەگەڵ شۆڕشی سپیدا مەنیە لەگەڵ شۆڕشی سپیدا ئافرین تورەکەی چیەکری قماش تورگەی قماش بڵێ بژی تورەکەی قماش بژی تورگەی قماش بژی شۆڕشی سپی بژی شۆڕشی سپی شۆڕشی سپی شۆڕشی سپی گورە شۆڕشی سپی شۆڕشی سپی گورە سۆڕشی نا گورە لە میشت تێکدا دەزانی تورەکەی قماش تورگەی قماش شۆڕشی سپی شۆڕشی سپی شۆڕشی قماش تورەکەی ئەوە کورە چیم یاڵە دەی خوافی بیکوژێنی کورە حایمە دەچی دێ